بڕیارە تا کۆتایی مانگی ڕەمەزان دوو بەشە خۆراک بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت لە سنووری پارێزگای سلێمانی بە پارێزگای هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕینەوە 2,34,000 هاوڵاتی واتە 560,000 خێزان خۆراکی بایعی وەردەگرن. لە هەرێمی کوردستانیش بە نزیکەی 6 ملیۆن کەس مافی وەرگرتنی خۆراکیان هەیە. بەڕێوەبەری بازرگانی خۆراکی سلێمانیش دەڵێت لە چەند مانگی داهاتوودا مادەکانی خۆراک بۆ 12 جۆر زیاد دەکات و لە ئێستاشدا بەشە خۆراکی مانگیەکیان دابەش کردووە. دەستمان کرد بۆ وەجبەی دوو کە پێڵەن سەلەی ڕەمەزانی سەبەتی خۆراک بۆ مانگی ڕەمەزان تقریبا ناو شار شەکر تاوا بووە میخۆرەکان دەرەوە ئەوی کە بەپێی ئەو مادانی کە لە مەغزە ناهێت دەستان پێ کرد دۆشاوی تەماتە لەگەڵ لەتکەنۆک و لەگەڵ زەیتە ئەو چوار مادە کەمانەتەوە و مادەکانی کەژەوەی خۆشبەختان دوێنێ 1970 تەن برنجێکمان عقد بۆ هاتووی ئینشەڵڵا ئەویش دەست پێکرد لە میحوەری شارە زوورۆ لە ڕۆژی شەمەوە. بریکارەکان دەڵێن چینی هەژار و مامناوەند لە کاتی خۆیدا بەشە خۆراکەکانیان وەردەگرن و تەنها ئەوانەی دەرامەتیان باش و جێگیرە بەشە خۆراکانیان دەفرۆشنەوە. یەکێک لە گرفتەکانی بریکارەکانی دابەشکردنی خۆراکەوەیە بەشێک لە مادە خۆراکیەکان لە کاتی خۆیدا ناگات و درەنگ دەگات بەدەستیان. ئێستا خەڵکی بەجاران خەڵک شتەکەی کەم وەرەگرت چۆکم وەڵایەن و یەکێکەکەی زەیتەکەی باش دێ و یەکێکەکەی برنجەکەی باش نییە و بەس لە محل لە زەیت و برنجەکان تۆزێ خەڵک ناڕازی بوو. بەڕاستی هاوڵاتی هەمووی وەریگرتووە هەر کەسێک نییە وەری نەگرێت بەڵام تر وایە تەخیرێکای وایە زووتری وایە درەنگترێت لە ڕاستیە بەشە خۆراکانی شتایکی خراپ نییە لە ڕاستیە وەکوم وایەت خراپ نییە بەڵام بەس کەمینەیە بەڵێن ساو مانگی چوارە موادی یەک داگیراوە بەس کێشەکان لەوایە. هاوڵاتیانیش دەڵێن چەند مانگێکە کوالیتی بەشە خۆراکی بایعی باش بووە و لە کاتی خۆیدا وەری دەگرن. ئەو لەتکەنەوەکەی کەیدەن هیچی لەتکەنۆگنی هەمووی ئێمە پێڵێن پۆڵکەی مارانە لە لادێ و ساوامان پێمەجی پۆڵکەنی کیلوی 100 دیناریش ناکە بەڵام فاسۆلەکەی بێعیبە دۆشاوی برنجی ڕۆنی هەمووی بێعیبە. ئەم مانگە شەکرم وەرگرتووە فاسۆلیان وەرگرتووە لەتکەنۆکم وەرگرتووە شەکر و چایم هەن شەکرم وەرگرتووە زەیتم وەرگرتووە تێگەیشت هەموو شتێکی کاملم وەرگرتووە هیچ نوقسان نییە. لە ماوەی 3 مانگی ڕابردوودا تەنها یەک بەشە خۆراک بەسەر هاوڵاتیاندا دابەش کراوە و بەشە خۆراکی مانگی دوو لابراوە. بە دابەشکردنی دوو بەشە خۆراکی دیکە تا کۆتایی مانگی 4 تا ڕادەیەک ڕێگری دەکات لە بەرزبوونەوەی زیاتری نرخی خۆراک لە بازاڕدا. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.